بۆ ڕوونکردنەوە و یاخود با بڵێن وردکردنەوە و قوڵکردنەوەی بابەتەکە و بە تایبەتی بۆی کە بزین لە ڕووی ئابووریەوە ئێران بەکوێگا دوای هەڵبژاردنەکە چونکە ئەوەی کە ئێرانی گیرۆ دەکردووە و ئابووریە خراپێتی کە بەسەر خەڵکەکەی هاتووە هەر ئەوەش بۆ کەوای کردو بەشێکی زۆری نەتوانن بڕیار بدەن بڕۆن بۆ سندوقەکانی دەنگدان و بینیمان لە ماوەی ڕابردووش یاخود لە گەڕی یەکەم کە ڕێژەی هەڵبژاردنەکان و بەشداریکردن لە هەڵبژاردنەکە چەند کەم بوو. میوانداری بەڕێز فەرهاد سلێمانپورمان کردو کە شارەزای ئابووری ئێرانە. بەڕێز فەرهاد بەخێر هاتیۆم کاتت باش. زۆر سپاس. سیاسەتی هەر یەک لەو دوو کاندیدەی کە ئێستا کێبڕکیانە و گەڕی دووەم بەڕێواچێت هەر یەکیان سیاسەتێکی جیاواز و دژە ئاراستەیە بۆ ئابووری ئێران. ئایا سیاسەتی هەر کامێکیان ئەگەر سەرکەوێ ئابووری ئێران بەرەو کوێوە بات چ کاریگەریەکێ بێت لەسەری؟ لە ڕاستیە لە کورتخایەنە ئەگەر پزیشکیان دەنگ بهێنێتەوە احتماڵی هەیە کەمێک تا 2000-3000 نرخی تمەن لە بەرابەر دلارە دابەزێنێت کەمێک کەشەکە وەکو کە ئێستا هەیە ڕای بگرێت بەڵام کاریگەری لەسەر درێژخایەن نابێت. بۆ جەلیلیش پێچەوانەیە ئەگەر دەربکەوێت کە ئەو دەرەچێت بە هەمان شێوە 2 تا 3000 نرخی ئەوە ئەچێتە سەرەوەوە تقریبەن بڕێک لەبەرەوەی چاوەڕوانی ئەوە کرێت دۆخی ئابووریەکە خراپتر بێت کاریگەری لەسەر هێندێک گۆڕاوی ئابووری وەکو بۆرسەدا ئەنێت لەسەر و بەرهێناندا ئەنێت بەڵام ئەوەش کورتخایەنە لەبەرچی لەبەر ئەوەی کە واتی هەردووکیان ماوەیەکی کورت بەڵام درێژ خایەنەکەی پەیوەندی بە سزاکانی سەر ئابووری ئێرانەوەی کە لەلایەن ئەمریکا و بەڕێژ پزیشکیان وادیەوە یاوە کە پەیوەندیەکانی تا ڕادێک زیاکات و بۆ کارەکە بۆ کەمکردنەوەی سزا زۆر ڕاستە بەڵام ئەم کەیسی پەیوەندی ئێران لەگەڵ ئەمریکا یا لەگەڵ ئەوروپا و ئەوانە بەدەست خامنەیەوەیە بە هیچ شێواز پەیوەندی نە بەدەست جەلیلیانەوەیە نە بەدەست پزیشکیانەوەیە وە سزاکانی سەر ئابووری ئێران لایەنێکی خامنەیە دیاریەکات لاکەی دیکەشی بەگەڕێتەوە بۆ هەڵبژاردنەکانی ئەمریکا. ئەگەر بۆ نمونە بایدن دەنگ بهێنێتەوە ئەوە ئێمە هەمومان نەزانین لەم 4 ساڵە کە نەرم بووە لە بەرابەر ئێرانە تا ڕادەیەک ئێران توانیەتی نەوت بفرۆشێت هەرچەند پارەکەی ڕاستەخۆ نەگەشتوێتەوە دەستی بە شێوازی تر گەیێتەوە دەستی یعنی شێوازێکی نەرمی هەیە و بەڵام ئەگە ترامپ بیهێنێتەوە ئەوە شێوازێکی توندی هەیە واتە سزاکانی ئێران کە کاریگەریان لەسەر ئابووری ئێران داناوە پەیوەندی بە دوو لایەنەوە هەیە یەکیان خودی خامنەیەیە ئەوەی دیکەشیان هەڵبژاردننی ئەمریکایە. ئێستا ئەگەر پزیشکیان وها ئەڵێت یا جەلیلیان دیارە شێوازەکەی هەمیشە تند بووە پێشتریش ڕەخنەی گرتووە لە کابینەی ڕۆحانی و پێشتر و ئەوانە ڕەخنەی هەبووە لەو شێوازە گفتوگوۆی کە لەگەڵ ئەمریکا هەیە بەڵام ئەوەی کە گرنگە لێرە پزیشکیان ئەڵێ من درگاکە ئەەکەمەوە دەڕۆین و توێژ ئەەکەین دەمانەوێت قسەی بانگەشەکردنە بێ قسەی بانگەشەیە لەبەرەوەی لە سەردەمی ڕۆحانیا کە ڕۆحانی وەکو ئەم بیرەکاتەوە وەکو پزیشکیان بیرەکاتەوە نەیتوانێت هیچ کاریگەریەکی لەسەر ڕەوتی ئەوەکە هەبێت سزاکانی سەر ئابووریە بێت لە سەردەمی ڕۆحانیا کە وەکو پزیشکیان بیرەکاتەوە زیاترین تەحریم خرا سەر ئابووری ئێران زۆر فشارەکان توندیشکران لەبەرەوەی لایەنێکی تەحریمەکە کە خودی ئەمریکایە ترامپ بوو لەسەر دەسەڵاتە دوای ئەوەش لایەنە سەرەکیەکەش ئایەتوڵا خامنەیی بوو کە ئەو ڕەوتی و توێژانە ئەو دیاری ئەکات بە هیچ شێواز نە بەدەستی ڕۆحانی بوو لە ئێساشە ئەگەر پزیشکیان بیهێنێتەوە بەدەستی ئەو نییە تەنیا بۆ بانگەشە و ئەوەیە. باشە ڕوبەڕووبوونەوەی هەڵاوسان چارەسەرکردنی هەڵاوسان لە وڵاتە و دەستکاریکردنی موچە ئەوانە هەمووی بەدەست سەر و کۆمار نییە؟ بەدەست سەر و کۆمار هەیە بەڵام
دەستگای حکومی لە ئێرانە ئەوەندە بچووک بووەتەوە بۆ خۆی بووەتە گۆڕاوێکی بچووک و کەوتووەتە ژێر کاریگەری هەموو ئەو ڕوودارە گەورە سیاسیانەی کە هەیە. بۆ نمونە چۆن ئێستا سزاکانی سەر ئابووری ئێران وای کرد کە داهاتی نەوت نەگاتەوە ناو ئێران. ئەمە وای کرد کە کاریگەری لەسەر هەموو شتێکی ناوخۆی ئێران هەموو گۆڕاوە ئابوووریەکان دابنێت. دوای ئەو وەهای کرد کە دەستی ئێران لە داهات کورت بێتەوە داهاتی نەوت کە ناچار بوو چی بکات خەرجیەکی زۆری هەیە. بودجەی ئێران لەوەتەی هەیە هەموو حکوومەتەکان لەبەرەی بودجەیەکە کە پشتی بە نەوت بەستووە خەرجیەکانی هەمیشە زۆر بووە. ناچار بووە لە نەبوونی ئەم داهاتی نەوتا دەست ببات بەوەی کە پارە لە چاپدان. ئەم پارە لە چاپدانە هەڵاوسانی بەرز کردوێتەوە. ئێستا ئەگەر ئەو سزانە لا ببرێن دلار بگەڕێتەوە بۆ ناو ئابووری ئێران هێوا شێواش احتمالی ئەوە هەیە بەڵام ئەم سزانە زۆر زۆر دوورە لەوەی کە لە کورتخایەنە هەڵبگیرێت. باشە خۆی ئێستا ئەزانین کە ئێران لە چین و رووسیا نزیک بۆتەوە داهاتووی ئەم پەیوەندی ئابووریە بەرەو کوێڕات لەو چوارچێوەی کە لە هاوپەیمانێتی برێکسا هەیە. ئێران ئێستا زۆربەی فرۆشی نەوتەکەی بە چینە بەڵام بە نرخێکی زۆر هەرزانە کە بەپێی زۆر سەرچاوڵێن بە 20 دلاری فرۆشێت و دوایە ئەوەش ناگەڕێتەوە وەکو پارە ناگەڕێتەوە بەدەستی دەبێت شتومەک بکڕێ یا بەو شێوازی کە بۆ دیاری ئەەکەن بگەڕێتەوە. داهاتووی ئابووری ئێران لەگەڵ چین و رووسیا لەبەر ئەوەی رووسیا بۆ خۆی لە ئابوووریەکەی بەرەبەرە ئەویش بچووکەوێتەوە لەبەرەوەی تەحریمانی کە لەسەری هەیە لەبەرەوەی سزانەی کە لەسەری هەیە. ئەگەر ئێران بە تەواوەتی خۆی ساخ بکاتەوە کە سەر بەو بەرەیەکە هەروەهایە ئابوووریەکەی ڕۆژ لەگەڵ ڕۆژا بچووک ئەبێتەوە چون ئەو ئابووریانەش هی چینیش و هی رووسیاش بە تەواوی بەسراوەتەوە بە ئابووری ئەوروپا و باشە هەردوو کاندیدەکە یاخۆ با بڵێن ئەو سیاسەتە جیاوازەی کە هەیەە هیچ پەیوەندیەکیان هەیە لەگەڵ برێکسا سیاسەتەکەیان ئەچێتەوە سەر برێکس و یاخود با بڵێن پەیوەندیەکان چۆن داڕێژنەوە. ئێستا ئەوەی جەلیلی زۆر حەزی لێ پەیوەندیەکانی لەگەڵ رووسیا گەرم بکات وە تەنانەت بەر لە هەڵبژاردنەکان رووسیا بۆ خۆی هێندێک لە گرێبەستەکانی ڕاگرتووە چاوەڕێی ئەوەیە بزانێت کێ دەنگەهێنێتەوە یعنی جۆرێک دەستکاریکردنی ناڕاستەو خۆیە لە هەڵبژاردنەکانی ئێرانە. بەڵام لایەنی پزیشکیان کە وتوویەتی کە من درگا ئەەکەمەوە بەڕۆوی غەربا وتوێژ ئەەکەم و ئەم شتانە هەر کامێکیان کاریگەری خۆی دائەنێت بەڵام کاریگەریەکە ئەوەندە زۆر نییە لەبەرچی لەبەرەوەی دەستگای حکوومەت بووەتە دەستگایەکی بچووک لە دەست ئایەتوڵا خامنەییە ئەوە دیارەکە سیاسەتە گشتیەکان یا ئابووری ئێران بەرەو کوێ بڕوات. باشە کاریگەری ئەم هەڵبژاردنە و دانانی سەرۆک کۆمار داهاتووی ئابووری ئێران هەموو ئەمانە لەسەر وڵاتانی دراوسێ بە تایبەت تورکیا و عێراق چیە بێت؟ لەسەر تورکیا و عێراق ئەم شێوازەی کە ئێستا هەیە هەر ئێستا هەرم شێوازای گیرێتە بەرکە هەیە. ئەگەر جەلیلیان بێتە سەر دەسەڵات پەیوەندیەکانی خۆی لەگەڵ لایەنە تونڕەوەکانی ناو عێراق زیاترەکات بەڵام بە پێچەوانەوە لایەنەیە تورکیا کەمێک سنووری بۆ دابنێت. ئەی کاریگەری لەسەر دراوەکان چۆنە بێت؟ کاریگەری لەسەر دراوەکان لە کورتخایەنە تمەن دابەزێت بەڵام دیسان ئەکەوێتەوە بۆ درێژخایەن ئەکەوێتەوە ژێر کاریگەری ئەوەی کە لە هەڵبژاردننی ئەمریکا کێ دەنگ ئەهێنێتەوە و ئایەتوڵا خامنەئی چی ئەوێت دەیەوێت چی بکات لەگەڵ ترامپا بێ یا لەگەڵ بایدێنا بێت دەکەوێتە ژێر کاریگەری ئەوە. باشە سیاسەتی پشتیوانیکردنی نان بانزین سوتەمەنی ئەمانە گۆڕانکاری بەسەرایەت؟ ئەمانە گۆڕانکاری زۆر بچووکیان بەسەرادێت بەڵام ئێستا بۆ نمونە ئەوەی بنزین باشە پزیشکیان شێوازێکی خۆی هەیە جەلیلیان شێوازێکی خۆی هەیە بەڵام هەردوو شێوازەکە لەبەرەوەی ئابووری ئەوەندە بچووک بووەتەوە دەستیان ئەوەندە ئاوەڵانیە دەستیشیان ئاوەڵانیە بۆ نمونە لەوەی کە ئەو سوبسیدەی کە ئەیدەن بە خەڵک بیبڕنیان ئەوەی کە دەستکاری بکەن بۆیە بە بڕوای من هەر شتەکان بەم شێوازە ئەمێنێتەوە و ئەگەر ئەو سزانە لەسەر ئابووری ئێران تونتر بکرێت دۆخەکە بەرەو خراپتر ئەڕوات نەک باشتر بوو. بەڕێز فەرهاد سلێمانپور کە ئایندێکی ڕوونە نەبینی بۆ ئێران بەو سیاسەتانەوە بە تایبەت لەوەی کە
حکوومەت دەسەڵاتێکی گەورەی نیە لە ئێرانە بە هیوان کە دۆخەکە لە باری خەڵک و دانیشتوانی ئێران بێت. سوپاس بۆ بەڕێستان بۆ وردبینی و زانیاریە وردانە. زۆر سپاس. بەخێر هاتن. زۆر سوپاس.